سزادراوانی بادینان با 6 ساڵ زیندانیکردن سزادران و پارێزەرێکیش دەڵێت تەنها سەرۆکی هەرێم دەتوانێت بڕیاری لێبوردنیان بۆ دەربکات. سەرۆکۆماری عێراق پێشوازی لە پاشای ئۆردن و سەرۆکۆماری میسر دەکات و کۆبوونەوەی لووتکەش بەڕێوە چوو. لە قەزای پێنجێن خۆپیشاندان دژی کەمکردنەوەی کارەبا ئەنجام درا و قایمقامی قەزاکەش ڕای دەگەێنێت کێشەکە چارەسەر کراوە. ساڵتان لێبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. دادگای تیا هەڵچوونەوەی هەرێمی کوردستان بڕیاری جێبەجێکردنی 6 ساڵ زیندانیکردنی گیراوانی بادینانی پەسەند کردو. بواری پێداچوونەوەش بە سزاکە داخرا. باوتەی پارێزەری کەیسەکە هیچ دەرفەتێک بۆ تانەدانەوە لە بڕیارەکە نەماوە و تەنیا سەرۆکایەتی هەرێم دەتوانێت بڕیاری لێبوردنیان بۆ دەربکات. محەممەد عەبدوڵڵا ئەندامی تیمی پارێزەرانی کەیسی سزادراوانی بادینان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند. دوای ئەوەی داوامان پێشکەش کرد با مەبەستی ڕاستکردنەوەی بڕیاری دادگای تێ هەڵچوونەوە، ئەمڕۆ لە وەرگرتنەوەی وەڵامی دادگای دوی تاوانەکانی هەولێر بڕیاری حکومەکە بۆ 5 چالاکوان و ڕۆژنامە نووسەکەی بادینان وەک خۆی جێبەجێکراو. بڕیارەکەش لە 20 حوزەیرانەوە دەرچووە. ئەو ئەندامەی تیمی پارێزەران ڕاشی گەیاند. ئێمە داوامان کردووە دەستەی گشتی ڕاستکردنەوە بۆ بڕیارەکە بکات، بەڵام داواکەمان ڕەت کراوەتەوە و هەمان دەستەی پێشوو لە دادگای تێ هەڵچوونەوە چاویان بە بڕیارەکە داخشاندوتەوە. ئاماژەی بەوەشدا لە ڕاستکردنەوەکەدا تەنیا تۆمەتبارکردنی قونسوڵی وڵاتانی ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا لابراوە کە ئەو 5 چالاکوان و ڕۆژنامە نووسە بە تۆمەتی سیخوڕیکردون بۆ قونسوڵگەریەکان پێ تۆمەتبارکرابوون. ئەمڕۆ یەکشەمە هەریەکە لە شەع عەبدوڵای دووەمی پادشای ئۆردن و عەبدولفەتاح سیسی سەرۆکی میسر گەیشتنە بەغدای پایتەختی عێراق. بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆکۆماری عێراق لە میانی پێشوازیکردن لە سەرۆکی میسر ڕایگەیاند. سەردانەکە هەنگاوێکی گرنگ و گەورەیە بۆ پشتیوانیکردن لە عێراق و پتەوکردنی پەیوەندیەکانی هەردوولا. سەرۆکۆماری عێراق جەختی کردەوە کە پێویستە گرنگی زیاتر بدرێت بە بەهێزکردنی هاریکاری بۆ ئاستێکی باڵاتر و سوود وەرگرتن لە پەیوەندی جوگرافی لە پتەوکردنی هەمانگی فراوانتر لە بوارەکانی ئابووری و بازرگانی و گەشەپێدان، هەروەها دامەزراندنی پرۆژەکانی ژێرخانی ئابووری و گواستنەوەی وزە و ڕاکێشانی بۆرێنەوتیەکان لە نێوان هەر سێ وڵاتدا بە هەنگاوێکی گرنگ زانی. باشنی وەڕۆی ئەمڕۆ کۆبوونەوەی لووتکە لە نێوان مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق و شاع عەبدوڵای دووەم پادشای ئۆردن و عەبدولفەتاح سیسی سەرۆکی میسر دەستی پێکرد. پێش کۆبوونەوەکەش مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند لەو کۆبوونەوەی لووتکەدا پەیوەندی سێقۆڵیەکانیان بەهێزتر دەکەن. لەلایەکی دیکەوە بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆکۆماری عێراق ڕایگەیاند سەردان و دیداری لووتکە هەنگاوێکی گرنگ و گەورەیە بۆ پشتیوانیکردن لە عێراق و پتەوکردنی پەیوەندی دووقۆڵیەکان. سەرۆکۆماری عێراق جەختی کردەوە لە گرنگی بەهێزکردنی هاریکاری بۆ ئاستێکی باڵاتر و سوودوەرگرتن لە پەیوەندی جوگرافی لە پتەوکردنی هەمانگی فراوانتر لە بوارەکانی ئابووری و بازرگانی و گەشەپێدان، هەروەها دامەزراندنی پرۆژەکانی ژێرخانی ئابووری و گواستنەوەی وزە و ڕاکێشانی بۆرێنەوتیەکان. لا بەرامبەر کەمکردنەوەی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی پێشنیوەڕۆی ئەمڕۆ بەشێک لە هاوڵاتیانی دانیشتوی قەزای پێنجێن خۆپیشاندانیان ئەنجامدا و ڕێگای سەرەکی مەرزی نێودەوڵەتی باشماخ پێنجێنیان بەڕووی بار هەڵگر و ئەو ئۆتۆمبیلانەی لە مەرزەکەەوە کاڵاو شمەک دەگوازنەوە داخست. خۆپیشاندەران لە شوێنی خۆپیشاندانەکە خێمەیان هەڵدا و بڕیاری مانەوەیاندا تا ئەو کاتەی کارەبای 24 کاتژمێری دەگێڕنەوە بۆ قەزاکە. دواتر زانا ڕەحمان قایمقامی قەزای پێنجۆن ڕۆشتە ناو خۆپیشاندەران و بەڵێنی پێدان کە کێشەی بڕانی کارەبا چارەسەر بووە و لە هەوڵی گێڕانەوەی ئەو بڕەکەمەی کارەبادان بۆ قەزاکە. قوبات تاڵەبانی لە شاری کۆیە ڕایگەیاند چاوەڕێین حکوومەتی عێراق بڕیارەکەی بۆ ڕەوانەکردنی شایستە دارایەکانی هەرێم جێبەجێ بکات. جەختیشی کردەوە لەسەر پابەندبوونی خۆیان وەک حکوومەتی هەرێم بەناوەڕۆک و دەقەکانی یاسای بودجێی عێراق. لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ قایمقام و بەڕێوبەری فەرمانگەکان و بەڕێوبەری ناحیەکانی سار بە قەزای کۆیە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی وەزیرانی هەرێم داوای لێکردن نمونەیەکی جوانی حکومڕانی پێشکەش بکەن و خزمەتکردنی هاوڵاتیان بکەن با ئەولەویەتی کاری خۆیان. لەبارەی ناردنی پارەکەی بەغداشەوە تاڵەبانی وتی حکوومەتی هەرێم پابەندە بە ناوەڕۆک و دەقەکانی یاساکە و چاوەڕێن حکوومەتی عێراقیش بڕیارەکەی بۆ ڕەوانەکردنی شایستە دارایەکانی هەرێم
جێبەجێ بکات. هەواڵەکانتان پێشکەش کرا، کامەران بن.